دەسەڵاتدارانی لیبیا بەردەوامن لە دەرهێنانەوەی لاشەی کۆچبەرەکان لە کەناراوەکانی ڕۆژئاوای شاری زووارە. کاتژمێر نزیکەی حوتی بەیانی بە کاتی خۆجیی بەرامبەر 5 گرینج ژمارەیەک لە لاشەی کۆچبەر شەپۆلەکانی ئاوەکە هێنابوونیە کەناری زووارە هەر لە نزیک پاڵاوگەی مەلیتاوە دەست پێ دەکات و درێژ دەبێتەوە بەرەو ئەبوو کەماش لە نزیک زووارە. بە گوێرەی وتەبێژی پۆلیسی زووارە هەتا ئەم سەروەختە 140 لاشە پاژێر ئاوکەوتنی یەختێک کە زۆربەیان کۆچبەری ئەفریقایی بوون دەرهێنراونەتەوە. دەسەڵاتداران پێشبینی بەرزبوونەوەی ئاماری گیانە دەستدانەکان دەکەن. دەسەڵاتدارانی خۆجێیی لیبیا نەیانتوانی ڕۆژ یان چۆنێتی خنکانی هەرێکێک لەو کەسانەی کە ژیانیان لەدەستداوە پشتڕاست بکاتەوە. هذه الجثث لحد اللحظة هذه کۆی ژمارەی لاشەکان تا ئەوکو ئێستا دۆزراونەتەوە 148 لاشەیە تا ئەم سەروەختە 128 لاشەمان تەواو کردووە. تێگرا هەموو لاشەکان لەلایەن پزیشکی دادوەریەوە پشکنینیان بۆ کراوە و دواتر نێژراون. تەنها 20 لاشەماون کە تێگرا لەلایەن بەشی بە دوواداچوون و مانگی سوور لە زووارە لە پرۆسێسدان. ڕۆژی پێنجشەمە پاسەوانی کەنارەکانی لیبیا یەختێکی خاڵیان دۆزیبەوە کە شەپۆلەکانی دەریا هێنابی ئەو نزیکانە. کۆڵۆنیاڵی هێزی دەریایی لیبیا ئەیوب جاسم بە ئەسۆشێت پرێسی ڕاگەیان کە ڕەنگە یەختەکە ڕۆژێک لەمەوبەر سەرۆژێر بوو بێت.